وەسا جەماجیە قەسەم بەخوا نییە لە تۆ بەپەلەترە بەڵام برا وەڵڵا میوان نایە لە میوان ئەها خۆم گۆڕیوە بە گیانی تۆ هەر ئەوە ماوە خەرا پێڵاوەکانم لە پێکەم بێمە لای تۆ کاکە ئەم میوانە ڕوا ئەو میوانیە وایە لێ کردوم بێزار بوو کاکە برای خۆمە لە بیرم چۆتەوانی ئەوان لە بیریان ناچێتەوە کاکە نازانم ئەم خەڵکە بۆوەکە یەک دانە هەفتێ من ئیسراحەتم نەماوە ژیانم نەماوە پارە پێ نەماوە وەسا جەماجیان کوڕە کاکە گیان بە قوربان تەعزێ نەبڕایەوە کورە و تازەی تۆ بۆچی تازێ ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ بەڵام بەسە کاکە ڕاستەکەی وەسا جەمال بەڵام وەڵڵا بەدەست من نییە کاکە کاکە ئەمیەت ئەوە ڕوا نازانم ئەم خەڵکە بۆوەکە کابرا سەری ڕۆشتۆ ماڵیشیە بوو سێرکە با پێت بڵێم ئەگەر ئەمڕۆ نەیتە سەر ئیش قەسەم بۆ خۆیان دەرتەکەم بۆ خاتری خوا وەسا جەمال گیان من هەموو احتیمادەکەم لەسەر تۆیە ژیانی من تۆی بێبەڕێەوە کاکە شتی وان نییە قسەیەکە وتومە ئەمڕۆ نەیتە سەر ئیش دەرکراوی وەسا جەماجیان من پارەی قەبرم لەلایە کوڕە قەرزیان پێکردوم بۆ برنج کوڕە ئەم خەڵکە قەرزیان پێکردوم بۆ خواردن یعنی من هەموو ئەمەلەکەم تۆی دەرم نەکەی بە قوربانە بم بەس پێڵاوەکەم ماوە لە پێکەم ویە دەوەرە کاکە دەوەرە دەباشە بە قوربانە بم وەسا جەمال وەڵڵا گلەی لە من مەکە خەڵکەکە وازم لێ نایەنێ کاکە گیان دەوەرە ئەوەنە ماڵێ دەی وەرە باشە بە قوربانە پێڵاوەکان لە پێکەم هەر بەڕاکردنیە دەی باشە چاوەڕێتم بە قوربانە بە خوا لەگە خوا حافیزە بێ ئەوە هاتم کوڕە نەعەلەیکە سەلام فەرموو کاکە ئەدی تازێتان نییە کاکەنگۆ وەرە بابە تەعزیە تەواو بوو خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ سەبووریاو بە من کاکە منیش ئیشم هەیە کارم هەیە ئێوە هەفتەیەکە دەک لە ماڵەکەی منان کرۆ چگارە گەرتە کاکە خۆت پیرەمەڕەکە نەمردێت تۆ برای نازارت مردێت ئیوێ دوو هەفتە بەزە سەرمەزیشی دانیشی براکەی باوکم برای منە جەرگی من سوتاوە من تەواو خوا سەبووریامە چم بەلایش و کارمەوانەیە تەعزیە تەواو هەرهاتینە فاتحەش دەخینێت باش فاتحة خوێنی بڵێ رحم الله لمن عدا الفاتحة خوا سەبووری وەلەگە یەخوا بەخێر بێ کەتینە چ دەور زەمانەشی یعنی تو لەمانە خۆت کەرچ دەردەکەی تکاکە تەواو بووە تەعزیەکە براکەم کۆرە براکەم تەعزیە تەواو بوو بۆ خاتری خوا ئێوە بۆ لە پڕەکایەن بەسەر ماڵانە کورە بابە لە پڕەشی چ ئەتوو ساعە ماریە تو حەقوێ ئێستا دوو ئەفتێکە دابریش بە خەڵک دێتەکەن کاکە ئەتوزانی چ برایشی نازدارت چوو ئەی تۆ ئەزانی چ زەربەیەکە لە مناوە ئەوەنە هاتیتەوە تەعزیە برۆجوش لە خوار بەس خەرزی تۆم لەلایە داوچە وەرە ئەو زەویری وجدانەی وەرە برات لەبیر کرد ئەو برا نازدارە لەبیر کرد با قوربانە بم خوا سەبووریاوم تەواو ئینسان ڕۆژێ دوان تەعزیە ئەبێ ئەو ساحێ مردووە ئیسراحەت کە ئەبێ دانیشە لەم بڕوا بەلا ئیش و کاری خۆیوانێ ئەخە تۆ چی هەموو ڕۆژێک جێی بەم ژلانەوەڵی ترشی کەبابی چاوان بەرای نادە حەق خۆتە بۆنی سەمەد لێدە نانا ماڵتانەوە بێ مەمنون و هەتا ماوم لە بەرچاومە ئێوە هەموو ڕژاتون بۆ تەعزیە و یەخوا بەخێر بێ سەر و سەر چاوم ئێستا ئەتوو بەتەمای پێشواز لە میوان نەکەی بچەسە ئیشکاری خۆت کو چاوت بەنایتدا کو دەستی ئیشە دەگریتن براکەی باوکم تەواو تەعزیە تەواو بوو کە یەکێک ئەمرێ کاکە وەکو سەری ڕۆشتە ماڵەکە شیەبەن کاکە وازی لێ بێنن با ڕۆژێ دوو ڕۆژ وتر تەواو تەعزیە کابرا ئیسراحەتکا و کابرا لە ماڵی خۆیاتی و ئای سەمەد ئای مردنەکە تە ناخۆش بوو بەخوا ڕاستەکەی مردنەکەی زۆر ناخۆش بوو هەر زۆر ناخۆش بوو بەڵام لە مردنەکەی سەمەد ناخۆشتر ئەم گریانە ناخۆشی تەیە حەز ناکەم پیاو کێشم کاکە نایە خوار بینە ئەو چ تەبیعاتێکە تۆیتە هێنم قەلەقم هەر لە خۆم وانێ ئەڵێ نییە ئەڵێ لەسەر ئاگرم کورە قەدری زێر لەکن زێرنگی لە بابە قەدری ئەو پیاوە نازداری لەکنەمەیە نەک لەکنە تو سعيد دورة لتشي سعيد دورة السلام عليكم. وعليك السلام. خزيلة كل باشي. بخير بيه سعيد. والله خزيلة هينكم اللي برا. كافسون لي. قولوا في شباب. سعيد. ما بيد بريق. صمد يشمت. ت؟ صمد برادر. صمد خومه. أري والله يشمت. كنت خومه.
ئەخەتو نازانم و بایلەکت پێ نییە پێتم بۆت پیاوەکەتم و بایلە چی بکڕە لۆ خۆت بکڕە یەکسەر لێ نازانم تو پێ برێ خەسەمت لۆ منە خەمۆش ڕۆژم سەمت سەحیب لەوە کەسەوە خەبەرە ناخۆشە چ بوو داتە بگەی برادری منداڵیتە دەزانیت چەند خەڕک هات پشتم شکا کەسەوەی بگرە کاسێ دەست بتازەوە ئەوەندە خەڵکە هاتنە دویان دەپرسی هەر دەگوت سعید لێرە نییە چ برێ سنانم لێ دارێ وڵە لەگەی سرعات بگوتم سرعاتش دەکەم وای سەمە وافیکە وارە خۆش بی تو سری ئەمە ناکەی هەنا ساڵێکیشی هەریگە قوتمەیە برای خۆم ئاوا ناگرین بووی الفاتحة یاخوا بەخێر بێ ناخۆ سەر و سەر چاوم ماڵتان ئاوا بێ یاخوا بەخێر بێ سەر و چاوم خوا حافیزتان بێ یاخوا بەخوای ناڕۆی کوورە بابە هەستن بۆ خاتی خۆم ئێمە ئیشمانەیە کارمانەیە کاکە من هەفتەیەکە مردوم بۆ تەعزیەوە بەخوای ئەمن ئەوڕۆ ئینجازش مەگرتە لە دوامێ ئەوڕۆ خۆم لە قەبەر ئەو تازێ کردیە من مەمنونی ئەو دڵسۆزیاتم بەڕاستی ئیسباتان کرد دڵسۆزن دەفەرمووسن بۆ دەرەوە هەسە کاکە دەیم برای وەڵی نانتان نییە حاڵتان نییە دەبڕۆ کاکە ئەو ناڵتان نییە حاڵتان نییە ڕۆژێ دوان سیان دەبڕۆ سلام علیکم برار ڕۆ سەمەد ڕۆ برار ڕۆ سەمەد ڕۆ خۆم ڕۆ مەژیر ڕۆ ئەرێ براکی باوکم قاریەوە بواز لە من نانە کاکە ئەم دەسە دەرەکەم دەستێجکەیە بۆ خاتری خوا کاکە و حاڵتان نییە مەڵتان نییە کولا عزیز فارزە سەمەدینێ نایبێ فاتحە بخوێنی کاکە تەواو بوو تەعزەکە کاکە ڕۆژێ نییە دوان نییە سان نییە الفاتحة. چوار نییە یاخوا بەخێر خۆ حافیزتان بێ خۆکردنتان ئازابێ عەزیەتمان ناون بەقول تبدأ خوا جەڕەست عقور بەسەرە مۆسا جەمالە کاکە وەڵڵایەوە من بە دەرکردنیان یەک دەخە دەبینی وڵانێ چیان بیتێ وڵای بە پێوێ بێ خێزانی لە ماڵ نییە لەوەیە کەبابی سەفەری بەخوا ماوە وەکو یەکەم ڕۆژ وایە دەرەجەیە وەسا جەمال بە قوربانە بم ئەها تو خۆ عاجز مەکە باوەڕە هەبێ قیتارە بینیوە قیتار ئەوە خەڵکیە بۆ ماڵی ئێمە کوڕە کاکە تۆ خۆت ڕووداوە پێیان گورە منە زانم ئەو مەجموعەیەکێ بەس بۆ خواردن نەڕۆنە شوێنان کاکە تۆ ئەوەنە مەسرفت کردوونەوە خواردنی خۆشت داوە پێیان بۆیە فێر بوونە باوکم وەڵڵاوە بیلا دەریشانەکەم ناڕوە وەسا جەمال چی لێ بکەم کوڕە کاکە بەخوانیە خۆت کابرایەکی بێغیرەتی ئێستا بچۆ بۆ لایەن بڵێ خواردنیە بزانێ یەک کەس لەوێ ئەمێنێ کاکە ئەزایی چێمانە فێر بوون کاکە ئەگەڕێن لەکوێ تەعزیە هەبێ خۆیانەکەم بە تەعزیەکەیە لە خۆیانێن ئەگرین بەس بۆی پاروێ نان بخۆن بۆ خاتری خۆیانمانە چۆن حیانەوە کوڕە کاکە تۆ قسەی من دووبارەکەی تۆ ئێوە نییە منیش ئاڵێم بڕۆ دەریان کە بڵێ خواحافیز بەخوا دەرتەکەم شەخ بەکار بێن مۆسا جەمال هەرچی بەکارێنی بەکاری بێنە ئەگینە دەرکرای چاو بە قوربانە ئەزای تۆ جەبلەکەم بگرنەوە هاتم دەیخوا حافیزی بەخوا لەگەڵ یەخوا بە السلام عليكم الفاتحة ئەی باوکە ڕۆ سەمەد ڕۆ چۆن ماڵێک کاول کردم سەمەد چۆن پارە و پولێ پێنێشتم سەمەد چۆن ماڵەکەم بووە بە میوانخانە سەمەد چۆن تووشە کردم بە تووشی ئەم ئیزعاجانەوە سەمەد دەیەخوا بەخێر بێ خۆ حافیزتان بێ یاخوا بە قوربانە بە یاخوا بەخێر بێ خوا سەبووری بە خوا حافیزتان بێ خوا حافیزتان بێ ئەرێ ماڵە ئاوا بێ سمێڵی ئەڵی فڵچەی تە لە ماڵە بە قوور نەژیریە یاخوا بەخێر بێ خوا حافیزتان بێ یاخوا لەم کاک مەجید چیمان هەیە بوونی وەڕۆ وەڵڵا با یەکشتان پێ بڵێ نە خێزانم لە ماڵە نە خواردنم ماوە نە برنجم ماوە لە بەڕووی بە تەمای خواردن نەبن فەرمو دەرگاکە کراوەتەوە خوا حافیزتان بێ ناشتوانین داوایکەی کاکە خواتان لەگەڵ ئەرێ مەجید دەرم سەمەد بە چ مرد دەوە کۆرە 2000 جارە بۆ جێڕاتەوە هەستم چنە دەرەوە کاکە بڕۆین هەستا کورەوەی دراسەیە تێر نازانی عیبە بۆ تۆ ئەوە دراسەیەوە چی عیب شوورەی خوا حافیزتان بێ وازانێ بۆ خواردن حافیزتان بێ یاخوا لەزای چا من دەبالێ یەکەم ڕۆژی لێر پانە بامان نە بە قوربانە بم لێکەوە چیەکەی لێدا بەس وەڵی نییە بە خۆ دەزانیم لێرە نەبوو
بۆ خدایە پشتم شکارە نا تەعزەکەتەوە بوو بەخوا وا ئەمەزانە بەس برایەت وە الفاتحة ئەم برایە منیش بە فاتحە دەی یاخوا بەخێر لەسەر سەر و سەرچاو مەڵتان ناوا بێ باشە مەزید عیبە هاتوو بە برێەوە کومت باشەوە نەخۆش بۆەوە کوورە براکەم تۆ هەر دیار نەبووی خۆچاوم زۆر بۆ گێڕای سەعید ئەو سەمەدەی برایم هەزار ڕەحمەت لەو خەبرەی بێ شەو و ڕۆژ باسی تۆیە کرد کورە من دەبا لە یەکەم ڕۆژی لێرکانەوە بەس ئەمە چ بکەم سەفەرم کرد بوو ئەوە تقریبان 15 ڕۆژم پێچوو نادەوە چی وایە ڕات چۆکمش بەخوا ئەزایی چۆنە سەعید دوێنێ شەو هاتە خەو ماشەڵڵا ڕوخسارێکی جوان جانتایەکی بەدەست بوتم سەمەد ئەوە بۆ کوێ وتی وەڵاتم سەفەرەکەم ها دڵی خەبەریا بوو کوێرایی مەجیدایە دڵی خەبەریا بوو نورانی بوو نورانی بوو وەڵی تر وتم سەمە جارەیەم جانتایە و جوتی سەفەرەکەم سەفەری کرد وتم دەبا شەخەی ناکە هەر خۆ دەڕۆی بەتەنیا وتی نا سعید خۆشەویستترین برادرمە بێ سعید ناڕۆم وتی سعید دەبەم لەگەڵ خۆم بلو نازانم وتی بێ ئەو ناڕۆم تۆ ناڵی برادری جانی بەجانیەوە کورەکە چار ڕۆژە دەیناسم چ برادر جاوە ئەملو لەگەنی بچم ڕەکە خۆڵ تاکرد بە قۆڵی یەکە براڕۆ ئەوە بای بایتانە کرد ئەوە بای بایتانە کرد سەمەد برێ کورە دەخێر برێ یعنی سعیدیشی برد بردی لەگەڵ خۆی دەڵێ بڕەوە بەتون لە خەونمەوە دەزانێ و معنای چێ و خەونە والله سعید چلی بشارەوە کاکە ڕاستی خەونشی تەزێنە کویان یعنی مادەم گوتی سعیدی لەگەڵ خۆ دەبەم ئەتوش هەندەرسە دنیای نمایە و دەچێوە بارەکە ئەو خوایە گەورەی کورە دەوش کورە والله سعید کاکە ئەوە چەوەکە کورە سەدا لە چاو سەمەدی داری وەڵام لێ دەبات کاکە چیشی لەسەرمدا کاکەی گیان تۆ هاوڕێی خۆشەویستی کاکە هاوڕێی چ عاری چ یا ڕەبی خو عافوی نەکاکەم بباتن کاکەی گیان بە قوربان دەبڕم بەلا ئیش و کاری خۆتانەوانێ برا منش ئیشم هەیە کاکە من دەڕۆم وەڵا بابام بمزان بانەش نهاتمە تازە وەڵا عاکەشم لۆ ناخینە یەخوا بەخێر یەخوا بەخێر حافیزتان بێ چیشم هەیە حافیزتان بێ ئەرە کاکە تۆش دەبڕۆ کاکە كوني رنام نقود من ولا أنا حسب بدر هاوس والله حلو حسب ودروا وتسبوها باشا باشا هاي هردو تاون كورة من لقى خونش داري والله هاتو ما زيدا وخونة دبيني يا رب اخويا هكا باشا 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 وخونة تسبو يعني يا بالتأكيد دبرم ما دام عزرايل هات بيهم بدي يا الله خلصة يا ربي اخويا يا ربي اخويا بريحة لا باما ولو سفري لا باما وتسبوها باشا تبري الصمد باشا مردي باشا لو بحسي من دقي كاكا تشيش لسمنا ندر ناسي ندم ناسي كرات نفرة زارك دي مقابلة تسمو خونت بربوك حانيا ناس اخي وراني ما بخوي عزرائيل لا دوما هابي نبي والله فوق وانا جام شقة اخويا وي او شو اطلع شوية داري واجد انا ويكون بكيت ولا شو بدو دانا إلاسكم ويلانم وقت ميشكم تك وقت ميشكم تك السلام عليكم عليك السلام مامي جامع خير بي سر تشاو باشا كرو وكان مامي جامع خير بي بابا من تازاتي مو منطقية كزنا ناسم فرمو قلتم كششنا ناسي ليرة إلازي داني بك وقت الدانم تقي دانا دي الشيخ زور والله ليران لو ماليا بيارك هيد شارع سروشتي وفرعاك او قند اولادي عادي او شامان هاد او مالي ذاك كراتي وسكا قاوية ايه باشا فضل ابو نايمي وان بي قربان دم ممنون تشاو كم امانتي خوابي خوالا قلبي سر تشاو كان خوالا قلبي هواك اخو قدم مش قدم كنت خزيله كنت انتم زعنا كو بنزرة كرايتو قرب بصري بنزرة كرايتو يا هيس بوريني هيس نزانيا بسم الله الرحمن الرحيم كنت خزيله ولا هم زعبي وش ندمني وانا كانوا بقول انا سمامن لولا برتا هري والله كنت عزرايل كو بقول له دغري زاد كورا بقول انا دركا صحيح كشت وعني يا سعيد كنت كونيا قلت اول صمدوق بزاني صمدوق باشا خو كفرنا بو ابو تجا سلامته كلبو اتو صمدوق باخذ مردي في القير وزاندم باشا لو تشيناي من الدايا هادي نتشوي تازي دي صمد نمر هي كنت بابا كنت اوليا
مزين نوسيا راسه ما تعتقوني قلت ولا سعيد لك أخذ هيك عكمنا أخذ بزين نايم أزولا ونيا رام نايم نداوكم ولا تبغى أي تبقى سعيد كتبرو بنزل كباك كباك كتبني نيلي يزيك دار ها بزانا بردا هاي هاو هاي كنا بتوجد تبغى خوار هربان يجيب كم ليش لا بخوار برا بخوار مش تزور ما حزم لي ما بخوار حزم لي يا ربي خويا توبة استغفر الله توبة يا ربي خويا أو خول لي قدامي أو تسكي سعيد ها؟ تسكي كنت زيد أنا بقرب على لغم دعاء كنت زيد أنا بقرب على مشكم لغم أنا حنا أنا مسباشي مش عادك باشا بري باشا تو خول نعمة كل كدا ولا رايح خويا نية مويا خويا نمر خويا الله أكبر وي بابا الدار وش وي والله تعال شو لك الدار وي الحمد لله رب العالمين دركية. الرحمن الرحيم مالك يوم سعيد دركية الدين. تبقى كموا إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم وش انا مالي السلام عليكم وي بسم الله زي خشك شنو والله سعيد راسني كنت والله راسني كنت زي راسك زي خشك ودان دي شريفنا السلام عليكم ورحمة الله السلام السلام عليكم لا شو كاكا وشو لو يا تو بيومك شو كده بخش كده بسمع دو إسرائيلني كعزرايل تخش كده بسمع تاسع تعرف تدارم ديشي قلت يا مام سعيد سعيد درماني دي داري ماما مام سعيد هسه سوا كمان سوا كاكا تو سوا ما ترسى سوا تو كل سوا كاكا بوشنا بوشو لا ما ترسى كل بسيجا تاسع تعرف كاكا دارم ديشي قلت يا مام سعيد درماني داري هات ما كنتو كل هاي خدا بتقدر ممزاني حزاري تروحين بتشي كل كاكا شنو انت تتسيد لما تساوا كمان مركاكم خم شرطو لحزاري تلواتي كل بقرآني حفظ كأروق تري خود لا حفظ قريبني عزلت بيه هردمني